والله ئێمە موچی مانگی سێمان وەرنەگرتووە ئەوە مانگی چواریش دابەشەکرێ سپاس بە خوازانین کە وڵاتەکە دەوڵەمەند و داهاتێکی باشی هەیە و لە نەوت و لە دەواازی سنووری لە هەموو شتێکەوەوانە داهات و پارێکی باش هەیە بەڵام بەداخەوە دەسەڵاتێکی ستەمکار و نەعادل و گەندەڵ بێباک لە خەڵک و لە مافی خەڵک لەسەر حکومە کە گوێ بەمانە نایگینا 4 وڵات و 5 وڵات و 2 وڵاتی تریوک و کوردستانیش بەخێوەکە ئەمە سبەبی ناڕەزایەتەکەی ئەمە ئەو پەڕی بێهەیبەتیە و شکاندنی شکۆی حکوومەتە کە وەکو خۆیان ئەڵێن داهات کۆ ناکرێتەوە ئەگەر تو شکۆی دەوڵەتەکەی خۆت و حکوومەتەکەی خۆت لەلا مەقسەدە هەرکەس حکوومەتە چ لەم لابێت چ لەو لابێت لە هەر پارێزگای بێ لە شوێنە بێ ئەبێ ڕێگری لەوە بکا کە سنووری حکوومەت بپەڕێنرێ و کە داهاتی ڕێگری لێ بکرێەوە ئەمانە تۆ مامووی مۆزەفە معقولیش نێ بەڕاستی فەرمانبەری سلێمانی و چۆرگرەی هەڵەبجۆری نەگرەی هەڵەبجۆ سلێمانیوەری نەگرەی دهۆک و زاخۆ هەولێر وەریگرێ و بەعکسی شۆ یعنی دیبێت بە خێراتنی کەناڵی پامی خۆشەویست دەکەیت ئەمە وەکو فەرمانبەرانی شارەوانی هەڵەبجە ئەمە تقریبەنەوە بۆ 2 مانگەچێ ماعاشی مانگی سێمان هێشتا وەرنەگرتووە بەڕاستی گوزەرانی فەرمانبەرانی شارەوانی هەڵەبجە زۆر خراپە و بۆنەی وەکە ماعاشەکەمان نەدراوە بەڕاستی خۆم 5 ملیۆن و 750,000 دینار قەرزدارم لەبەرەوەی شتم هێناوە ئێستا چاومەکەوێ بە خاوەن قەرزەکە بەڕاستی خۆم شەرم لە خۆم ئەەکەم کە خۆمی لێ ئەدزمەوە لەبەرەوەی پارەم پێ نییە بێم بە خاوەنەکە